سەیری کەن ئێوە حتمما لە نمونەی خێزانەکانی پێغەمبەرتان بیستوە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو هەموو سەحابیە بەڕێزانە و ئافرەتە بەڕێزانەی کە سەحابی پێغەمبەری نازدار بوون عەلەیهی سەڵات وەسەلام کە تەنها ئیمامی ئیبن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ 1400 قسوور لەو ئافرەتە سەحابیانە ئەنووسێتەوە دەربارەیان هەمووی باسی کردوون کە هەموویان فەرمودەی پێغەمبەری نازداریان نەقڵ کردووە عەلەیهی سەڵات وەسەلام. سەیری کەن ئەم بەڕێزانە کێیان پەروەردە کردووە؟ ئەم ئافرەتە بەڕێزانە ئافرەتانێکی تریان لە تابعینە پەروەردە کرد، نمونەی عیبادەت و نمونەی وەرع و نمونەی خواناسی بوون. یەکێ لەوانە خوشکەکانی بشری کوڕی حارسە. باسم کردوتم بشری حارس کە پێوترە بشری حافی، یعنی بشری پێخاوس، کە یەکەم جار ڕێگای ئیسلامەتینی بەو شێوەیە نەگرت بوو، دزی و جەردەی و خراپەکاری کرد بوو. بەڵام جارێک کە پارچە چەرمێکی دۆزیە و ناوی خوای لەسەر بوو زۆری پێ ناخۆش بوو، دەستی کرد بە گیرفانیا 2 درهەمی پێ بوو، 2 درهەمەکەی دا بە عەتر و ڕۆیشت ئەو پارچە چەرمەی شتەوە و کە ناوی خوای لەسەر بوو هەڵی گرت و خستیە شوێنێکی بەرزە. خوای پەروەردگاریش ناوی ئەوی ئاوا بەرز ڕاگرت و کردی بە نمونەی ئەو ماڵە لە پەروەردەبوونە. ئەو خوشکە بە ڕێزانەی خۆشی کە پەروەردە بوون، یەکێکیان کە ناوی مخەیە یان مەخەیە، ئافرەتێکی بەڕێز بوو، دا ئەنیشت و بە شەو خەریکی چنین بوو، بە ڕۆژی ژەینار بۆ بازار بۆ فرۆشتن، هیچ نانێک نهاتۆتە ماڵیانەوە غەیری ئەوەی کە خۆی پەیای کردبێ یا براکەی پەیای کرد. نانی هیچ کەسێکی ناخواردی و نەوە کە حرامی تێکەڵ کردبێ. چ پێویستیم پێی نییە بە برسێتیەکە دانیشم باشترە وەک لەوەی پاروێکی حەڵاڵ یا گومان لێکراو بێتە سکمەوە. سەیری کە نەم ئافرەتە بەڕێزە محتەرەمە خوشکی بشری کوڕی حارس چووە خزمەتی ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل. لەو دیوە لە دەرگای داوتی ئافرەتێکی مسلمان و هاتوون پرسیارێکی شەرعیم هەیە ڕەحمەتی خواتان لێ. ئیمامی ئەحمەد بە کوڕەکەی فەرموو دەرگاکەی لێ بکەرەوە. دەرگاکەی کردەوتی نایە مەژوورەوەز پرسیارەکەم ئەمەیە، من خەریکی ڕستن و چنینم، ئەو کاتێک کە سیراجمان هەیە، واتە ئەو کاتێک کە چرایەکەم داناوە، فتیلەیەکم داناوە، لەبەر تیشکی فتیلەکە درومانەکە ئەەکەم یان ڕستنەکە ئەەکەم، جاری وایە کە لێمە کوژێتەوە بۆم هەڵ نابێتەوە لەبەر تیشکی مانگەیکە. دیارە ئەوەی لەبەر تیشکی مانگەیکەم تەقەڵەکانی خواروخێز دەرەچن. ئایا ئەگەر فرۆشتمەوە لە بازار مەرجە ئەمە پیشان خەڵکەکە بدەم ئەو کەسەی کە ئەیکڕێ؟ ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی بەڵێ مەرجە، چونکە 2 شێوەی جیاوازن بۆی کابرا بە نرخی یەکەم نەیکڕێ کە چاوی پێیەکەوێت. سەیری ئەم تەقوا و دینەکەن، سەیری ئەم عیبادەتەکەن، سەیری ئەم ئافرەتە بەڕێزەکەن لە کەسابەتی دەستی خۆی، لەوە نانەکە ئەخوا و لەوە نانەکە پەیاکە دوای لەسەر چور دەکاریەگە پرسێتەوە لەسەر ئەو جۆری تەقەڵانەی کە لەو قوماشەیەدا یا لەسەر جۆری ڕستنەکان یا چنینەکەی. دوای وتی ئیمامی بەڕێز پرسیارێکی ترم هەیە، ئایا ئەو نەخۆشەی کە ئەنینی ئەبێ، واتە ئەو کەسەی کە نەخۆشە و ئایا ناڵینی نەخۆش لەسەری ئەکەوێ؟ ئیمامی ئەحمەد فەرمووی وا نازانم لەسەری بکەوێ، ومێدم هەیە کە لەسەری نەکەوێ. تەماشاکەن ئافرەتێکی مسلمان لەم جوزئیەتانەی ژیان هەمووی بپرسێتەوە لە کەسابەتی، لە ڕزقی، لە ئیماندارەتی، لە خواناسی، لە ڕێگای خواناسیەکەشی کە چی ئەبێ بەلەکەیەک لە ڕێگای خواناسیەکە. ئەم ئافرەتە بەڕێزە مایەوە لەگەڵ برا بەڕێزەکەی لەگەڵ بشری حافی، بەڵام ئەم بەڕێزە ئەمری خوای کردوم. ئەم ئافرەتە کۆچی دوایی کرد و بشر زۆر ژانی گرتی، زۆری خەفەت پێ خوارد، زۆر گریا بەسەریە. پێیان و دوتیان جاگەر تۆ ئاوا بگری
کەسێکی ترە توانێت چی بکە. فەرمووی من بۆ حاڵی خۆمەگریم چونکە بیستومە خوێندومەتەوە لە هەندێک کتێبە إن العبد إذا قصر في خدمة ربه سلبه أنيسه وهذه كانت أنيستي من الدنيا. خوێندومەتەوە کە عەبدێک ئەگەر هاتوو کەم تەرخەم بوو لە خزمەتکردنی خوای پەروەردگاریە، خوای پەروەردگار هاودەنگەکەی لە دنیاە لێ ئەسەنێتەوە. ئەم ئافرەتە بەڕێزەش هاودەنگی من بوو، ئەترسم گوناحەکانی من ئەوەندە مستحق بوو بم هەم من ئەو ژانە بچێتە دڵمەوە و ئەم هاودەنگەم لە دەست بێتەوە و بڕوا هەم ئەویش کۆچی دوایی کە. وەختێک ئەم ئافرەتە بەڕێزە کۆچی دوایی کرد، خەڵکی شار هەموو هاتبوونە تەعزیەکەی، هەموو لەگەڵ مەیتەکەیان ڕۆیشت.